زانای پایبەرزی میلەتەکەمان دکتۆر مستەفا زەڵمی. دکتۆر مستەفا زەڵمی لە یادداشتەکانی خۆیدا بە ناونیشانی کاروانی ژیانم لە چاپی دووەمدا کە 2016 نووسینگەی تەفسیر چاپی کردوێتەوە لە لاپەڕی 301دا دەفەرمێ کاتێک کە لە مزگەوتی بنتەبەقی هەرمنی لە شاری سلێمانی ئیمام و مودەڕیز بووم تووشی زۆر نەهامەتی هاتم ئەمیز عیزەتی مەلایەتیەکەم بپارێزم خۆم لەسەر فترە و زەکات و ئیسقات و کۆمەڵە یارمەتی دەوڵەمەند و ئەوانە پاراستە بوو بەڵام ژیانم ئەوەندە تەنگ بوو ئەو پارەی کە پەیدام دەکرد بەشی کرێی خانووەکە و ئەوەی تری خێزانم کە دەچوو لە دوکانەکان بە قەرز دەیهێنا سەری مانگ بەشی هیچی نەدەکرد وای ئەحمەدی کوڕم کە مەلۆتکە بوو واللهی 100 فلسم لە گیشفانە نەبوو بیدەم بە قوتوێک شیر بۆی داواشم لە کەس نەدەکرد عیزەتی مەلایەتی و مێزە دەستپێکەم دەپاراست بۆیە شەوان دایکی لە برساندا شەکراوی دەدایە و قەنەعەتی پێ نەدەکرد دوای ئەوەی کە وشک بۆەوە بردم بۆ لای پسپۆڕێکی منداڵان وتی واللهی ئەم منداڵە هیچ کێشەی تەندروستی نییە بەس لە برساندا وشک بووەتەوە خێرا فریاکەوە قوتوێک شیری بۆ بکڕێت چونکە دایکی بەسەریان نەخۆش بوو شیری تێدا نەمابوو بە پەلە چوم 100 فلسم لە بەڕێزێکی وەکو جەنابتان قەرز کرد قوتوە شیرەکەمان بۆ کڕی بەڵام تازە مەعیدەی وشک بوو بە وەڕی خۆڵەکانی بەیەکەوە نووسابوون سوودی لێ نەبینی لە حوجرەی فەقیەکان بووم کە بە شوێنما هاتن دژنی دراوسەکەمانم چاو پێکەوت زانیم خەبەرێکی ناخۆشی پێوتی ئەحمەد مردووە ئەو کاتێک کە خستمە قەبرەکەوە 40 ساڵ دوای ئەو بیرەوەریانەی نووسیوەتەوە ئەڵێ ئێستاش کەس پە لە جەرگمەوە دێ چونکە نەمتوانی بۆ 100 فلس بۆ قوتوێک شیر ئەو مەلۆت کە جوانم لەدەستدا جا دەڵێ لەو کاتی دڵپڕی و دڵناڕەحەتیەدا کە دڵنەواییم دەویست یەکێک لەو کەسانی کە خۆی بەڕیش سپی گەڕەکەکە دەزانی خۆی بە شتێک دەزانی لە مزگەوتە هەموو نوێژی مەغریبێک و عیشایەک یەخەی پێدەگرتم و لەبەر چاوی خەڵکەکە ناڕەحەتی دەکردم ئەویش من دەنگم خۆش نەبوو لە قورئان خوێندندا کە حەق وایە ئەو کەسانەی ئیمامی مزگەوتن ئەو کەسانی کە قورئان خوێنن وەکو ئەم مامۆستا بەڕێزانە یا ڕەبی خوا پاداشتیان داتەوە کە ئێمە هەموو جومعەیەک چەند جاری خوتبەکە زیاتر ئیستیفادە لە دەنگی ئەوان دەکەین ئینسان کە دەنگی خۆش نەبوو خۆ لە ئیمامەت پارێزێ مامۆستای زەڵمی دەفەرمێ من هەموو دەرسەکانی مەلایەتیم لەبەر دەکوتەوە واللهی هەموو فەقیەکانم لە ئاخر مادەکانی مەلایەتی لە حوجرەدایان خوێن ئیجازەی مەلایەتیم دەدا بە فەقیە دەسەڵاتی من نییە کە دەنگم خۆش نییە ئەو پیاوە کە خۆی بەشت دەزانی سەلامی نوێژمان دەدای و دەستی لەسەر شانم دادەنا مامۆستا ئاگال لێ بە نوێژەکەت ڕەوان نییە چونکە وەلە ڵالین زۆری دیاکە داکێشە لە داخانە نوێژی عیشا تۆزە کورتم دەکردەوە دیسان لەبەر چاوی خەڵکەکە تەریقی دەکردمەوە دەیگوت مامۆستا یاکە تۆزە زیاتر هەڵکێشە زیاتر دایکێشەوە ئەو مەسافە زۆرەی لەو مزگەوتەدا بووم ئەو پیاوە هەموو مەغریبێک و عیشایەک یەخی پێدەگرتم